مانگێکی تەواو بەسەر یەکەمین کۆبنەوەی پەرلەمانی کوردستان تێپەڕ دەبێت. 5 مانگی دیکە ماوە بۆ ئەوەی هەمان ڕیکۆردی دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم بشکێنێت کە ئەو کات دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان 6 مانگی خایاند. بە پێی بڕگەی 2 لە مادەی 7 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستانیش سەرۆکی پەرلەمان بە مافی خۆی دەزانێت و داوای ئەو پۆستە دەکات. لە سەرۆکایەتیەکانی یەکێتی نیشتیمانی بە پێی ئیستحقاقی پەرلەمانی حەقی یەکێکی هەیە لەو سەرۆکایەتیانە، بەڵام ئەم مۆزوعانە لە کۆبوونەوەی وەکوتم لە کۆبوونەوەی داهاتووی نێوان لایەنە سیاسیەکان دەستنیشان دەکرێت و تەسبیت دەکەن. ئەندامانی پەرلەمانی کوردستانیش داوا دەکەن پەلە بکرێت لە دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی پەرلەمان دەست بەکاری چاودێریکردن و بەداداچوونی خۆی بکات. خەڵکی کوردستان پێویستی بە خزمەتی زیاترە، بۆیە باشترە کە هەڵبژاردننی دەستۆی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەبەسترێتەوە بە پاکێجەکانی کەەوە ئێمە هەوڵ بدەین کارەکان هەمووی وابەستە نەکرێ بەیەکەوە بتوانین دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرین بۆ ئەوەی پەرلەمانتارەکان بتوان بکەونە سەر کاری خۆیان و کارەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ نەختێک بار و گوزەرانی خەڵکی بگۆڕین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە فراکسیۆنی پارتی دەڵێت پێویست ناکە دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتی هەرێم بە یەک پاکێج ببەسترێتەوە، بەڵکو پێویستە پەلە بکرێت لە دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. هەنگاوەکان خێراتر بکرێن بۆ ئەوەی هەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێرن کە دوجار بە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەنگاوەکانی پێکەینانی کابینەی نوێی حکوومەت خێراتر دەبێتن. لە یاسای هەڵبژاردنەکان و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هاتووە دەبێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە یەکەمین کۆبنەوەیدا دیاری بکرێت، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانەوە لەسەر ئەو پۆستە تا ئێستا پەرلەمان دووەم کۆبنەوەی خۆی ئەنجام نەداوە بۆ ئەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ خولی پێنجەم هەڵبژێردرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.